دەم باش تەماشەبانە نێژا NRT وەکو هەموو جار دیفچوونە بابەتین گرنگین گەرمێن ڕۆژێ دەکە تایبەتی لەسەر پرسا کوردان لە هەر جایەکە بە ئیروژی دناوە بەرنامەی مایکە خەڵک ئەمێ بەحسێک پرسگرێکە کوردان لە تورکیە و لە سووریە و ئاسوو ئەلندین چارەسەرکردنا vê pirsê وەکو تێ تەخمینکردن لە تورکیە ڕەوشە کوردان di rojevekê ku piştî hilbijartinên dazdeh Huzeyranê Kurd karîn pêtîrî sih kursiyên parlamentoya Tirkiye bi dest bixin û îrojiyekê li Tirkiyeyê rewşekê din hatiye rojevê ew jî kewçandeye ku li gor biryara lijna bilind a hilbijartinan li Tirkiyeyê yesekê biryara parlament an ku mafê parlamenteriya Xetîb Dîcle parlamenterê serbixweya eniya ke demokrasî û azadiyê yê Diyarbekirê an ku Amedê jî hate standin û li Sûriyê jî rewşek hatiye rojevê piştî xwe nîşandanê nî welatî Kurd li wêrê jî niha xwe dîrek xistinin û pirsa Kurdan bi germî tête bihezkirin bi taybetî ew ku bi sedan hezar Kurd ji mafê nasnameyê hatibûne bêparkirin îro hikûmeta ya Sûriye daxwaz dike ku mafên van Kurda vegerîne gelo di niha da Kurd çawa şêya xwe bi rêxistin bike bû çawatkiya daxwazkirina mafên xwe û ew her du welata ku bi milyûnehan Kurd têda dijîn bersivawan çi ye li beramber pirsgirêka Kurdan ev nav û nîşanên babetê îrûyê bernameyê mayîkê xelkê piştî vê navberê bi awayekî zindî hîn dikarin tevlî nava bernameyê bin û serincên xwe nîşan bidin em li benda wayne سلاوتان لێبێ بابەتی ئەمڕۆی بەرنامەی مایکە خەڵک کێشەی کورد لە تورکیا و لە سووریا ئاسووی چارەسەرکردنی کێشەی کورد لەو هەردوو وڵاتەدا بەڕێزان لە ئێستادا لە ناو هەردوو وڵاتە پرسگرێکی کورد و کێشەی کورد تاڕادەی بەرە پێشبەچوون بەخۆی بینیوە پێویستە چی بکرێت لەوێ بە تایبەتی لە تورکیا کە گەورەترین پارچەی کوردستانە کە زۆرترین کورد لەوێ ئەژین لە دوای هەڵبژاردنەکانی 12 حوزەیران لە تورکیا کورتوانی 36 کورسی پەرلەمانی بەدەست بێنێ بەڵام لیژنەی باڵای هەڵبژاردنەکانی تورکیا یەسێکە دوێنێ بڕیارێکیدا لەسەر ئەوەی مافی پەرلەمانتەری لە خەتیب دیجلە کەسایەتی ناوداری کورد و بربژاری ئانکۆ پەرلەمانتەری شاری ئامەد کە توانویەتی زیاتر لە 700,000 دەنگی کورد بەدەست بێنێ و بە شێوەیەکی یاسایی مافی پەرلەمانەتی بەدەست بێنێ لە سووریاش ڕەوشی کورد بەرە پێشوەچوونێکی باشی بەخۆبینە لە دوای خۆپیشاندنەکانی سووریا ڕەوشێک هاتوتە ئاراوە کە بەشارە لەسەر چەندجار داوای کردووە کە لەگەڵ لایەنە سیاسەکانی لایەنە فەرمیەکانی کورد لە وڵاتە دابنیشێ بۆەوەی گوتوبێژ بکرێن بۆ چوونەتی چارەسەرکردنی پرسی کورد لە وڵاتەیە لە ئێستادا کورد چی کردووە و پێویستە کورد چ بکرێ بۆەوەی کێشەکانیان ئەنکۆ ئەو هەڵە مێژوویە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو گۆڕانکاریە کە لە وڵاتانە هاتوتە ئارەوە بقوزێتەوە بە بتوانێت مافەکانی بەدەست بێنێت بەڵێ دوو پەیوەندیمان لەگەلە لەسەرم بابەتە کاکی ڕەوەند و محەممەد هەردووک لە شاری سلێمانی کاک ڕەوەندی وارد باش کاک محەممەد جەنابیشت بەخێر بێت سوپاس کاک ڕەوەندە کار جەنابەت جێت لێبێ لە تورکیا لە ئێستادا ڕەوشێک هاتوتە ڕۆژەوە کە ڕەوشێکی زۆر ئاڵوزە بە تایبەتی دوای بڕیاری لیژنەی باڵای هەڵبژاردنەکانی تورکیا لێستاندنەوەی مافی پەرلەمانتەری لە خەتیب دیجلە کەسایەتی سیاسی ناوداری کورد بەڵێ وڵی کاکە هاکاریجان ئەو ڕۆژێکە هاتۆتە ئاراوانێ و لە ئەو برادرش کە بەتەما بوون ینی بەتەمان متمانەی لێ بفێننەوانێ ئەمە هەمووی ئەگەرمەوانێ بۆ ئەوەی کە کورد بە هەموو بە هەر چوار پارچەوە پشتگیری لە یەکتر ناکەن ئەگەر پشتگیری هەبووە لە نێوانیانە دڵنیا بووین ئێمەش ئێستا چۆن وەکو هەرێمی کوردستانی خۆمان وەکو بڵێن تاکو ئێستا هەرێمێکی سربەخۆش نین بەڵام هەرێمێکین ئەتوانی مافەکانی خۆمانمان هەبێت مافی خۆمانمان هەبێت داوای مافی خۆمان بکەین بەڵام لە تورکیا و لە سووریا بەڕاستی دوو حکومەتی دیکتاتۆر وەکو حکومەتی پێشووی ئێمە کە دەسەڵاتیان زاڵ و بەسەر کوردەوە هەمیشە کوردیان سەرنگون و سەرچەپۆ کردووە لێرەش ئەگەر چی بەشار ئەسەد بگرە چی ئەردۆغان بگرە چی ئەوانەی بگرە کە دەسەڵاتیان بەدەستێنا ئەو بەڵێنانی کە بە کوردیێن تەنانەت زارەکیە تەنها زارە یانێ بە قسەکردن خۆیان لە مشکلاتەکان پەڕێنەوانێ بەڵام لێرەدا حکومەتی هەرێمی کوردستان ئەبوایە لە سەتا نەبڵێم سەر لە 100,000 هاوکاری ئەو کوردە خۆپیشاندەرانەی سووریا و تورکیاشی بکردایە چونکە ئەو خۆپیشاندەرانەی بگرە ئەگەر کوردەکانیان زیاتر لەلایەنی حکومەتی هەرێمی و هاوکاری بکردانە یاخود پشتیوانی بکرێنارە نە ئەڕۆشنپەنیان نە ئەبردە بەر وڵاتێکی دیکتاتۆری وەکو تورکیا بەڵێ کاکی محەممەد لە شاری سلێمانیە
لە کاتێکە پێش هەڵبژاردنەکانە یاسێکە لە ژنێ هەڵبژاردنەکانی تورکیا مافی یاسایی بە 6 نامزەتی ئەنگ و 6 کاندیدی کورددا کە بەشداری لە هەڵبژاردنەکان بکەن لەوانە خەتیب دیجلە لەوانە لە ئیلازانە لەوانە کۆمەڵی کەسی دیکە بەڵام کە خەتیب دیجە دەرچوو مافی پەرلەمانتەری بەدەستێنەوە دوێنێ ئەم لیژنەیە جارێکی دیکە بە پێچەوانەی جارانەوە هەڵسا مافی ئەندام پەرلەمانەتی لە خەتیب دیجلە ستەندرایەوە ئەمە لە تورکیە کە لە ئێستادا باس داواگرێت کە پرزگەرێکی کورد چارەسەرێکی گەلێجا بەرپرسەکانی تورکیا باس داواکەن کە خەوان پرۆژەی کرانەوەی دموکراسیکەن بۆ چەندێتی چارەسەرکردنی کورد ئەم ئیزدیواجەتە لەم پێش هاتن نەچوون دەکەیتەوە بەڵێ وڵی ڕاستیاکە کار ئەوەیەکەوە ئێمە هیچ توانە و دەسەڵاتێکمان نییە کەوا بتوانین زاڵبین و توانێت خۆمان سەرمێنین لە ناو وڵاتانی دەرەوە و وڵاتانی کورد سووریا و تورکیا و ئێران بۆیە توانە ئەوانیش ئەتوانن هەر بەڵێن بن و سەردارێکی بێت و من هەر قسەکانی کاگڕەوەن بە لە سلێمانی ئەو هەر قسەکانی ئەو بەڕاست دەزانم و توانای کورد ناتوانێت چوار پارچەکەی خۆی یەک بخاتەوە چکە ئەگەر یەک بخاتەوە ئەو وەختە ئەتوانین ببین بە دەوڵەتێک نا حکوومەتێک بەڵێ کاک ڕەوەند لە شاری سلێمانی کاک محەممەد دیسان لە شاری سلێمانی سوپاس پێیاندەکانتان نێوەرتان باش کۆسرەت لە هەولێرەوە بەدەل لە باژارێ دووگێ کاک کوسەت ئێوالەت باش کارت باش ناکەجێن سپاس کاک بەدەل لە باژارە دوو کە تووجب خێر بێ باش سپاس کاک کوسە لە تۆوە دەست پێکەین لە ئێستادا کە ئەو گۆڕان شەپۆلە گۆڕانکاریانە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کردوتەوە گەلی کورد کە بەشخوراوترین گەلە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە تا ئێستا بە مەفەکانی نەگەیشتووە لەم فرسەتەیە کورد پێویستە چی بکرێت لەگەرمنی کای کوسرەت لەو لێرەوە بەڵێ بەڵێ شەد لە سەر قسەکە زۆرتەوە یعنی بەشخوراوترین گەلێکە لە وڵاتی ناوەڕاست بەشی خورەیە بۆ ئەوەی کە بمانەوێت هەموو پشتی دەبی پشتی یەکدی بگرین لە هەر گەڕووی سیاسی و اقتصادی لەو لە هەموو بوارەکاندا پشتێکی بگرین بۆ ئەوەی پشتمان قەیم بێ بەرامبەر بە دوژمێکارمان کە ئێستا خۆمان دەزانین حتا دەورەمان دوژمنە لە هەر لە جیرانەکانیشمان هەر دەگەێت ئێستا کێشە کوردبرێن لەێن کێشەشی بەربڵاوی جیهاریە ئێستا ئەگەر تەماشای تورکیا بکەین ئەو پەرلەمانتارە بەزەختی ملت بەخسە کوردەکان هاتنەوە ناو پەرلەمان هەروە ئەمڕۆژ کۆڵێک ترمشە لێ بەلەرن ئەو پەرلەمانتارە بەڕێزە دوور خراوەتەوە ئەوە خۆپشاندانیش کراوە بۆ هەندێ هیوادارم ئەویش بێتەوە سەر ئەوەی هیوادارم کوردەکانی خۆمانی کوردستانی عێراق سەرکردەکانمان هەمیان بەرلوو بە ژیان هاوکاری یارمەتی دەری هەموو کوردەکان بن بە چ لە سووریا چ لە تورکیا چ لە ئێرانێ دەبی هەموو پشتیەکی بگرین و پشتیەکی بەرنەدێن هەر ئەوەندەمانەوەیە کە سەرکردەکانمان لە ناو خۆمان ئەوە بین بەڵێ کاک بەدەل لە باژارە دووکێ دنەهادا کورد دەخوازە پرزگیرەکەوی لە تورکیا بەوەیەکی ئاشتی چارەسەر ببە کورد کوونێن چارەسەریە بەدەدا عەبدوڵاو جەلانۆ سەرکردی پەکێکێک و باندۆری هەیە لە کوردستانە باکوور بانگە باشی چارەسەرکردنەوەیە کێشێ دیکە کورد لەوێرە کێجێکی لەوێرە لێ ئەف ناڤەندێن یاسایی و دەستوریên تورکیا ئەف بڕیارە دەدەن و نامزەتên کوردان ئەنکو پەرلەمانتەرên کوردان کۆ باوەیەکی یاسایی دەنگ بدەستانینە گەلوین بچ ڤەتگەرین ئەبێ پرزگیرێکی بەرەف چارەسە دەبە بله دست فکر سپاس و دست خوشیل وی پروگرامی کن سبرت کشا کرده کشا که مثل بگاری کشا که یا با کشا که نیف دولتی یا برینو که گلک جواز سرتی تا خویا کرن سبرت کردستان مازون کردستان باکور من باوری بسنده های که کرد جی بريكة ديمقراطية نافت خود بس خود بريكة عاشتيش بركو دابو همي دنيا ديار بيكو حش عاشتيت كان وحش آزاديت كان ونكا دنيا هاتي يعني براسي كرد خوليجا تشرقرن حتى نكا بترجع 2 مليون كردا نكا بماصن يعني الطعوانة كرد حتى نكا بيت أولاد بس بله کاک کوسرەت لە هەولێرەوە کاک بەدەل لە باژارە دووکێ سپاس پێوەندینە ئێوار باش ناسەر لە سەید سادقەوە کاک ناسەر ئێوارە باش کاک ناسەرای کە جەنابەت جێ لە دەنگێمە بێ بەڵێ ئێوارەتان باش فەرموو لەسەر ناوەڕۆکی بابەتەکەمان
وڵا سەبارەت بۆ بابەتە ئێمە لە کوردستانی عێراق ئێستا ئێمە حکومەتی ئێمە بڵێن کوردستانە تا ڕادەیەک ئازادە و دوو حیزبی سەرەکیمان هەیە بەڵام کوردستانی تورکیا و کوردستانی سووریا بەڕاستی زۆر باشیشن کە هەر ئاوا دەرەچن لەبەرەوەی ئەم حکومەتەی ئێمە بەڕاستی ئەڵەی چۆن ئەڵەی بەڕوو لە دەمیا تەقیوە هیچ سەبارەت بە کوردەکانی سووریا و تورکیا هیچ دەنگیان نییە و هیچ لێکۆڵینەوەی ناکات لەگەڵ ئەم دوو ناوێرن هیچ نازانی هیچ چۆن قسەیان لەگەڵاکەی چۆن دوێژیان لەگەڵاکەن لەبەرەوەی ئەوان حکومەتی تورکیان لامە بەسترە لەگەڵ ڕژەمێکی وەکو سووریان لامە بەسترە وەک لە کوردەکان پێم وایە. بەڵێ گاکێ هەجە لە ڕانیەوە ئێوارەت باش. ئەم کاتتان باش. حاجەخان بەخێر بێت بۆ بەردەمای مایکی خەڵک. لە ئێستادا لە سووریاش بە تایبەتی کە زیاتر لە 2 ملیۆن کورد لەوێ ئەژی. لە سووریا ڕەوشێک هاتووتە ئاراوە کە دوای خۆنیشاندنەکان ڕۆژ بە ڕۆژ ئەگەری لاوازبوون و لە ناوچوونی ڕژێمی بەشار الەسەد لە ئارادەیە. لەوێ پێویستە چی بکرێت؟ بە تایبەتی لە ڕووی پرسنەتەویەکانە پێویستە گەلی کورد چه هاوکاریەکیان هەبێت لە گەلێکتر؟ بەڵێ دەستخۆشی بەرنامەکەتان کەم تۆرێکی جوان هەڵتان بژاردە قسەکردن لەسەر بابەتە بەڕاستی کاتی دەوێت بەڵام لە بەرنامەی چاوەیە من ئەتوانم تەنیا ئاماژە بڵم کە لە ئێستا حکوومەتەکەی بەشار الەسەد بە تەواوی لاواز بووە بەڵام دان بە لاوازی خۆیانانی لە ئێستا بەڵام لە هەموو شت گرنگتر ئەوەیە کە ئێستا بینین کوردەکان زۆرنی خەڵکی سووریا نەکە بەتەنیا کوردەکان ڕژانێت سەر شەقامەکان و هاوارەکان بۆ ڕوخانی ڕژێمەکە بەڵام جا لە کورد عەربیش بە هەمان شێوە بەڵام پێویستە کوردەکان وەکو هەمیشەی کارەکانی خۆیان کە پێشتریش بوون بە ئامانج پێویستە بەتەنیا کورد نەبێ بە ئامانج ڕاستە ئەمە ڕژێمێکی دیکتاتۆرۆ تاوەکو ئێستاش کورد لەوێ ناسنامەی نییە زۆر جار هەیە ئەنی کاریشان پێ نادرێ اینجا سەبار بە تورکیا وڵاتێکی دیکتاتۆرە جالەوە خۆی وەکو بە شێوەیەک ناساندووەکەوە کێشەی لەگەڵ هیچ وڵاتێکانی من تورکیا بۆ ئەوەی کە ببێت بە ئەندام لە یەکێتی ئەوروپا ئەبێ چەند هەنگاوێک منێکی لەوانە دان برێن بە مافی کووردا لە تورکیا لە وڵاتەکەی خۆیان چونکە بڵێن نەڵێن چەند ساڵهای ساڵە کورد لێ چۆسێنراوەتەوە ئەبینین نمونەی زۆر دیار بەرچاومان هەیە لە عەبدوڵڵا ئۆجەلان سەرکردەی زیندانی کراوی پارتی کرێکاران کە کەسێکی ئاوا شۆڕژگێر کەسێکی ئاوا کە دەستگیری کردو ئەمە تەنیا زیێن بەخۆی گەێنم ئەمە لێکەوە چەندها کەسی وەکو بوێری تر هەیە لە تورکیا کە کار بۆ پرسی کورد ئەکەن لەوێ بەڵام تورکیا بە هەموو شێک دژی ئەوانەوەستێتەوە و خەبات ئەکا بەڵام دژی ئەوانەوەستێتەوە بەڵام ئەوە حکوومەتی هەرێم و بەرپرسە باڵاکانی کوردستانیش بەڕاستی بە ڕۆڵێ هەبە لەمایە چونکە ئاوارەکانی سووریا نابێت ینی وڵات تورکیا خۆی دژایەتی ئەمانەکە دژایەتی کوردەکە لە پارچەکەی خۆیان نابێت. بەڵێ هاجاکە لەگەڵمە بمێنیتەوە کاک ناسەر لە ئێستادا کە هەرێمی کوردستان بە تایبەتی ناوچەی بادینان هاوسنوورە لەگەل کوردستانی ڕۆژاوان و کوردستانی سووریا لە سووریا خەڵک ئاوارەی تورکیا بێ ئەوە پرسیارێکە بۆ پەنا بۆ هەرێمی کوردستان نایەنێت بەڕاستی لە سەد تاکیدن کە لەوەی سەرۆکەکانی کوردی خۆمان ئێمالیان کردن لە 20 بەقەر تورکیا لە 20 بەقەر تورکیا ژیان پێنادەنەژینا لەوێەوە توان ڕووکەنە کوردستانی خۆمان توان ڕووکەنە خەڵکی کوردی خۆیان بەڵام ڕوونەکەنە تورکیەک بەڵام تاکیدن لەوەی کە ژیان پێنادێ و تاکیدن شمولەکە لە 100 ئەگەر ڕۆژێک بێ لەوانەیە تەسلیم بەشار ئەسەدیانکەنەوە. بەڵێ هاجە لە کاتێکە لە سەردەمانی زۆ ڕژێمی سەدام حوسێن بە تایبەتی لە دوای سەرهەڵدانی نەوەتویەک کە لاواز بوو پەنا بۆ گوتوبێژ لەگەل کورد برا لە ئێستاشدا حکوومەتی سووریا حکوومەتی بەشار الەسەد پەنا بۆەوە باکە مافی نەسنەمە بە کوردەکان بدا داواکە کە کورد لایەنە سیاسەکانی کوردانیشتن لەگەل بکەن لە ئێستادا ئەمە تا چەند بڕیارێکی جدیە ئاچان پەیوەستە بکاتەوە. خۆی دانستان شتێکی زۆر مهمە کە هەر یەکێک لە هەر شوێنێکە هەر حیزبێکە بیکات بەڵام پێوانە بێ بە دانستان کێشەکان چارەسەر بکرێن تەنانەت ینی لە زۆرەوە دەبینین ئەم چۆسانەوەی کورد لە سووریا و لە پارچەکانی تر و وەک تورکیا ئەمانە ئەمە لە ئێستا ئەمە ئێستا نییە ئەمە چەند ساڵێک بەری لە ئێستا
بەڵێ ناسەر لە سەید سادق هەجەلارانیەوە سوپاس پێوەندەکانتان نێوەرتان باشە. عەمەر دیگەلمەیە لە کەڵک چی؟ ئێوار باش. کاک عەمەر لە ئێستادا حکوومەتی سووریا دێتە پێشەوە بۆ ئەوەی تونیەتی کێشەی کورد چارەسەر بکات لە کاتێکە ئەم ڕژێمە ئێستا لە سووریا دەسەڵاتدارە بەدەیان ساڵە لە سووریا حکوومەکە هەر ئەم ڕژێمە بوو کە مافی ناسنەما لە سەدان هزار کوردیا وڵاتستان کە ئەو کوردیا وڵاتە لە مافی پەروەردە بە زمانی دای لە کومەڵی مافی سەرەتا حتا سەرەتایی ترین مافی نەتەوەی بێبەش کرا لە ئێستادا پەنا بگوت و بێشە بە پەنا بواوە بە کە مافی ناسنەمایان پێ بدە لە ئێستادا مەتاچەند نیەتێکی جددیە تو چوونە لە سەنگین پێویستە کورد چ بکە؟ والله پێویستە کورد زیرەکانە لەبەر ئەوەی ئەگەر تۆ هەوڵاتی خۆت بکەی ناتوانانی ئەبەت ئەو ئەحزاب پێشەوە دەبێت ئەوەی لە شەڕ کاک ئاماراکرد جێ خۆ بگۆرە یەکێ جێگاکەت بگۆری بۆی شەبەکە باشتر بێ باشە جێما لە دەنگت بێ بەڵێ ئەلۆ بەڵێ بەڵێ جێما لێتە فەرمۆ بڵێ بەڕێزم دەبێت مثلا لە تورکیا دانیشتن لە ئەنتالیا عبارەت بە کورد لە ئەوەی لە شەڕ شەکەی تشار بەڵام ئەقسەد لە تورکیا بەڵێ دەبێت تو لە زیرەکانە ناو خاتی سووریا ناو خاتی دەبێت زیرەکانە بچولێەوە بەرە دۆ مەسەلەی خۆت ئەوانە ئەوکە دەم درۆ بختان قسەی ڕاست ناکەن دەبێت زیرەکانە بچولێەوە لە ڕاست کاک عەمەر سپاس پەیوەندەتە ئێوار باش کاک زیانمان لەگەلە لە شاری ئەولێرەوە کاک زیاد ئێوارەت باش کاک زیاد لەسەر بڕیاری ئەمڕۆی بڕیاری دوێنێ یەسەکە لە ژنێ باڵای هەڵبژاردنەکانی تورکیا لە سەر لێستاندنەوەی مافی پەرلەمانتەری لە خەدیب دیجلە هەر ئەمڕۆ کۆنگرەی جەڤاکی دەموکراتی کەجە دەبەس سەرۆکاتی ئەحمەد تووری کە گەورەترین گڕۆپی کوردیە لە تورکیا هەموو بەدەیان ڕێکخراوی سڤیل و سیاسی کورتیا بەشدارن ئەڵێ دەبێت گەل خودی دەرکەوێ ئان گەل لەسەر ئەم پرسە بێدەنگ نەبێ دەبێت گەل لە چارچێوەی میتینگ و لە چارچێوەی خۆپیشاندانی سڤیل ئەم بڕیارە پرۆتست بکە تو هەڵسەنگانت بۆ ئەمە چییە؟ والله من پیرۆزباریانێ دەکەم بەستیان خۆشوی ئیشێکی زۆر باشە بەس هیوادارم وەکو کوردستانی من نەبی بەڵێ يعني بەڕاستی کوردستان نییە قەبرستانە ئیمە ینی نازانم کوردینە وایان لەمە کرد ینی بێزاری لە کورد بکەین وا بکەین کە ئێمە هەر کوردیش نین بەس داواکان ئەوان وەچیمە نەبن بەڵێ کاکی زیاتەکە لەگەڵمە بمێتەوە کاکی ڕەنجدەر لە شاری سلێمانی وەرە باش کاکی ڕەنجدەر ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسێ بەوەی باشتر جێما لە یەکتر بێ بەڵێ ببوورە دەستخۆشی ئەم تەوەرە لەکەم بەڕاستی من ڕاکی جیاوازم هەیە لە سەرم تەوەرەی بەڕێزێ فەرموو بڕوام وایە ئەو ینی پشتگیریکردنی کورد و مافی پەنابەری دام بە کورد و لە کوردەکانی سووریا ئەمە و کارێکی خۆی هەیە بۆ ئەوەی لێرە هەم لەوێش و کوردەکان نەرمی بنوێن و بۆ ئەی لە خۆپیشاندان بەشداری نەکەن و دژی ئەم دەسەڵاتەی کە هێستا سووریا تێکەوتووە کە بڕوام وایە ئەگەر ئەم دەسەڵاتی سووریا هاوشێوەی ئەم دەسەڵاتی ئێرە لە ڕووی گەندەڵی و با دەردانی سامانی وڵات و کەمکردنەوەی خزمەت گوزاری و من بڕوام ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کوردەکانی سووریا بەدای لە خۆپیشاندان نەکەن و دژی ئەم سیاسەتە من ئەم ڕام هەیە بە بۆچوونی خۆم هەم ڕام هەیە زۆر سپاس دەکەم ئەگەر بەڵێ لەگەڵمە بمێنەوە کاکی ڕەنجدەر کاک زیاد لە ئێستادا تۆ باسیاوات کرد باشە پرسی کورد پرسی نەتەوەی کورد پەیوەستە بەلایەنێکی دیاریکراوی سیاسیەوە کە تا ئێستا کورد چەندین خەبات و چەندین تەفگەری نەتەوەی هەبووە کورد چەندین سەرکردەی لێهاتوو هەبووە کە لە سەیدارا دراوە خەباتێکی دوور و درێژەن کردووە چەندین ئیمارات هەبووە ئایا تو پرسی نەتەوەی کورد ئەبەسیتەوە بەشان لایەنێکی سیاسی و ئەم بەگشتیە پێویستە کورتەکو ئیرادەی نەتەوەی چی بکرێت بڵێ ڕێزم هەیە لە هەموو کوردەکان لە هەموو سەرکردەکان سەدام حوسێن وەختی خۆی سەدام حوسێن ڕژێمێک بوو ڕژێمی بەعەس زدی هەموو کورد بوو دژمنی هەموو کورد بوو ئەگەر دەشی کوشتین و دەشی بڕین بەڵێ خەڵکەکەی بێ ئەوە نەدەکرد یعنی بێ خواردن نەدەکرد مەساریفی هەموو خەڵکی دەدا ئێستا ئەمن لە ژیانمدا موالیدی 64
حتى ئێستاکە من بستە عەردێکم لێ دانیشم. بەڵێ کاک ڕەنجەر لە ئێستادا پێویستە ئیرادەی سیاسی گەلی کوردستان، پێویستە هێزە سیاسەکانی گەلی کوردستان لە چەرچێ ئەم هەموو گۆڕانکاریانە پێویستە چه ستراتیجێکیان هەبێ بۆ چۆنیەتی قوستنەوەیان گەلی کورد بەرەو نەمان دەچی بەرەو نەمان دەچی لەبەر ئەوەی هیچ ئاگای لە ملەتی خۆی نییە. بەڵێ ئەو مەسئولانەی خۆمان کە وەختی خۆی لە ساڵی 74 و 75 گەڕانەوە بۆ کوردستان هەمووی ناوی خۆی دانیشتی لەم دەپرسی ئەتوسی بووی. بەڵێ کاک زیاد لە هەولێرەوە کای ڕەشدان لە شاری سلێمانی بوو بەرەنگارە کاتمان خەڵکی زۆر لەسەر خەتە سوپاس پەیوەندەکانتان. ڕێبین لە سیروانەوە وادار لە باژارێ دۆکێ کاک ڕێبین ئەم کاتەوە باش بەداخەوە دیارە پەیوەندێکێت کاک وادار ێوار باش باش مرحبا کاک وادارەکە لە دەنگی تەلەڤیزیۆنەخوا کێم کەی بۆ کۆمە باشتر گۆهداری هەفتوو بکەین. بەڵێ ئەو ڕەوشانەها لە ڕۆژهەڵاتانەبین هات کە پەیدا بوویە بتایبەتی لە سووریە و بتایبەتیژی لە تورکیە گەلو کورد تا چەند شیە خۆ بڕێک خستن بکات بۆیە چەندێ مفا ژڤان گوهارتنە وەرگرە. بەڵێ بله شهردا سلاو و ڕێز بوو خەباتکارن و تەلەڤیزیۆنەوە سوپاس. عروس قابضان کرد هر 4 پارچه به تمامی گسنک ویجا چاوی دجمن پینا را بید اکید چاوی دجمن پینا را بید رابط عند فلوفن داد کردن یعنی او هل بشارتن ترکیه نکرمه ابزان کمار میشو کمار ترکیه دا تجاره کرد بیت قواتی به زینه چاد پارلمان ترکیه دا جبرجوی که اول گرزه که آسانی بود ناکتاوی دجمن آکد وقتی اف گرز ناکتاوی دجمنی کرد اکی تپه نخوزمون چی کرن هنده نایی بود کرده بد بکنن پستینگی نزا هنده قدخه کرن 6 پارلمانتری ما سجنه دا خواهدنا هلبزارتن بیرازا گله خوب بەڵێ یەکە لەگەڵ مە بمینی کای گۆدار کایک عوسمان لە عەربەتەوە بەخێر بێ کایک عوسمان شاوەکەمی برای بەڕێزی سوپاسە. طبعا دوای 17 ساڵ کە پێش 17 ساڵ 1994 هەر خەتیب دیجە لەگەل لە ئیلازانە لەگەل کۆمەڵی پەرلەمانتاریدی چوونە پەرلەمانی تورکیا لەوێش مافی پەرلەمانتاریان لە ئێستاندەوە و بە زیاتر لە 4 ساڵ خەتیب دیجە لە زینداندا بوو. ئێستاش کە مافی پەرلەمانتاری ستاندیاوە جارێکی دیکە یەسێکە لە ژنیال بژاردنەکانی تورکیا مافی پەرلەمانتاری لێستاندەوە. ئەم مافە دەستوریە مافە یاساییە ئیشدیواشکردن ئەنکۆ دووبارەکی لە وڵاتێکە لە نافنەتەوەکان تو چۆن لێکە دەیتەوە. بەڵێ والله برای بەڕێزم بەنسبەت تورکیاوە تایتر لە ئیلازانەکەین بووە ئێستا دووری ئەخەنەوە لەینەکەی بەڕاستی شتێکی چاک نییە حەقی وایە کردە کوردستان بەرامبەریان لەبەرەوەی نەتوانن جارێکی ئابە و شێوە بزێنەوە. بەڵێ کاک وادار دنهادا لە سووریەژی بێگومان ڕەوش بەرەف ڕەوشێکە جودا چووە ژەجاران لە سووریە هەند گوهارتن هات نەکردن حکوومەتە سووریە داخازە مافێن کوردان دەسەبەر بکە گەلو ئەف داخازە حکوومەتە سووریە دنهادا یا جددیە ئەن داخازێکە پەختی بەگرێدایە لا والله سووریا دۆ دەگە چون لەبەرەوە سووریا حکوومەتەکەی حکوومەتی بەحسیە وعوانش لە زمانە سامحێنجا کە زدی کوردەکانی عێراق ئەوە خەرکیانە بەحسییانیان گرتە خۆیان لەبەر ئەوە درۆەکەن ڕاست ناکەن حەقی وا کوردەکە حڕێز دین بەرامبەر بەوانە درۆ کە دویان لەگەڵاکەن قەت ڕاستگویان تیان نییە. بەڵێ ئەم پرسیارەمان بوو کایک وادار بوو کایک وادارەکە تۆ تا گۆداریە بێ پرسیارەمان کرد باکر جابە جەنابەتە فەرموو. نفسی تشتی یعنی ام کرد ساتی وقت دادانه هر دزمنه kendi peçede zarbel kırdardı. İca afet tertip miydi? Ya kurd buna hukuk kuvvet bekler. Bale. Ya buna hukuk kuvvet bekler. Yani sadece av fakarina geldi Suriye ama intihabat avlu Kürdistan'a fakir. Diye hikmet ama herimici istahuhat berambari bu afro evet qres av kharif qres بەڵێ کایک وادار لە باژارە دۆکێ کایک عوسمان لە عەربەتەوە سوپاس پەیوەندەکانتان.
ئێوار باش بینەرە بەرزەکان لە تورکیا لە یاسای هەڵبژاردنەکانی تورکیا بەندێکێ باس لەواکە کە هەر لایەنێکی هەر کە بە لیستێک وەکو لیستێکی دیاریکراوی سیاسی دابەزێ کەمتر لە سەدادەی دەنگەکان بێنێ ناتوانێت بشتە پەرلەمانی تورکیا. لەسەر ئەمە کوردەکان بە کاندیدی سەربەخۆ لەژێر بەرەی ڕانچ دموکراسی و ئازادی زیاتر لە 65 کاندید لە شاری کورد و تورکیا لە تورکیا بۆ هەڵبژاردنەکان دابەزین. ئەمانە توانیویانە 36 کورسی پەرلەمانتەری بەدەست بێنن لە ئێستاژە کە بە شێوەیەکی یاسایی بە شێوەیەکی دەستوری دەنگی زۆرینەی خەڵکیان بەدەستێنەوە لە ئێستاشدا هەر ڕێگیری لەوای کرێت کە ئەمانە بچنە پەرلەمانی تورکیا بتوانن مافە دەستوری و یاسایی و یاسایەکانی خۆی بەدەست بێنن. بەڵێ ناژێک لێوان و ئاراس لە شاری سلێمانی لێوان ئێوەرە باش کاکە ڕاستێوارەت باش گەرە پەیوەندیە لێوان قوت بۆ کاکە ڕاستێوارەت باش ئێوارەت باش بەڕێزم لەگەڵ چی ساگەم لەسەر کاکێ ئاراس لەگەڵ جەنابتین خۆشحاڵم بەڕێزەکەم وەڵام منەمێ وەلو مەجالەکەشی کەمە بەس ئەو پەیمانانی کە بەشار ئەسەد لە کوردستانی سووریا کە بە خەڵکەکانیە بە کوردەکان ئەمە جورعەیەکە بەس بۆەوەی کە ئەو گڕوتینەوە بە هۆزێک کە لە ناوچەکە هەیە ئەو خەڵکەکە لە کوردیا بە تایبەتی کە دەرەکەوێ ژگرێتێکی زیاتریان ناوەتە بەرخۆیان کە بەرەنگاری نظامێکی دیکتاتۆری فاشی بەعسی بنەوە ئێستا من بە جورعەیە بینم زۆر ئومێدم وایە کە خەڵکانی کوردانی سووریا ڕۆشن بیرانیان سیاست مەدارانیان بۆ جورعەیە بۆ ساکردنەوەی وەزعەکە تێنەکەون. بەڵێ کاکی برایم لە باژارێ مووسە لە دەگەلمەیە ئێوار باش مەرحەبا سوپاس کاکی برایم لە کۆنەوە ئەو وڵاتانەی کە کوردیان دابش کردووە گەلێجا کە تووشی وەڵێکی نالەبارە بن دێنە پێشەوە بۆی دانوستاندن لەگەل کوردەکان بکەن بەڵام ئەمە کاتیە تا ئێستا هیچ وڵاتێک بە شێوەیەکی جددی نهاتوتە پێشە بۆچوونێتی چارەسەرکردنی کێشەی گوت کە تا ئێستاش هەروایە پارچەکانی کوردستان دابشکراوە کوردستان و کورد لە ژێردەستەیە لە ئێستاژە لە سووریا کە ڕەوشێک هاتوتارەوە وەکو کاکی ئاراسوتی کە ئەمە هەڵخەڵەتاندنێکە تو چۆن ئەمەلێکە دەیتەوە بەڵێ زۆر مەمنون ئەگەر ئێمە بێنە سێری مەسەلەی کورتین مەسەلەیەکی مێژووی سیاسی کورد بەڕێی من یعنی قەرنی بڵێن لۆزانی قەرنی 21 دەستی پێکردووە لە ساڵی 2000ەوە ئەگەر پێی مەسەلەی کورتین مەسەلە ئەوە نییە خەتی دژلە دەرچووایە خەتی دەژۆ ئەوە نییە بەڵام ئەگەر بێنەوە سێری مەسەلەکەکەین ئەوە نییە یعنی مەسەلەی کورد بە چی تەحلیل دەبێت شخصی کورد مسئله کورد میجوی کورد ناویه که اگر بینو سیری امن احترام هی بو همو حزب بو همو سرکردگی بو او همو شته بلام مرکزی قرار چیه اگر بینو مرکز قرار تو بلی او سیاسی بقرار اگر بینو قرار بده چکوانیه مثلا ملتی اما لباکوری ولاته علی بۆ یارمەتی لە باشوور نادەن یاخە باشوور قەراری خۆی بەدەستی خۆی نییە یان مەسەلە لە سووریا یان لە ڕۆژهەڵات مەسەلەکە لێرە ئەوە نییە ئەگەر ئێمە سەیری ملەتەکەی خۆمانکەین نوێژوو ملەتەکەی خۆمانکەین ئەوە نییە ئەرشیفمان نییە گازە ملەتێکین بێ ئەرشیف بەڵێ کاکی برایم ئەگەر لەگەلمە بمێنیتەوە کاکە ڕاست ئەمڕۆ کنگرەی جوواکی دموکراتیک کەجەدە لە شاری ئامەد کنگرەی ئاورتە لە بەستی لە ناو کنگرەکە ئەو ڕاگەیان کە ئەگەر یەک پەرلەمانتاری کورد یەک پەرلەمانتاریش نەچێت بۆ پەرلەمانی تورکیا ئاستان بکرێ هیچ پەرلەمانتارێکی کورد لە کوی ئەو 36 پەرلەمانتارە ناچن بۆ پەرلەمانی تورکیا کە بگومان ئەوەش ڕەوشێکی خراپی سیاسی دەستوری لە تورکیا دێنتارەوە پێویستە چی بکرێت لەسەر ئەمە ئەمە بەبوچوونی من بەڕێزم بەبوچوونی من هەڵوێستێکی زۆر جوامێرانەیە زۆر مەردانەیە دەوڵەتی تورکیا ئەو فاشینیزمی جارانی خۆی بەم تۆزە دیموکراتیکی ئێستا ئەم جەماعەتە ئیسلامیانە هێنایەنەتە سەرکار کە درێژکراوی ئەتاتورک و باوکە گەورەیانە ئەیانەیە خۆیان مرۆڤ دیموکراتیت بەرن بۆی کە لە هەڵبژاردنەکان هەبەشداری بە کوردەکانەکەن دوای ئەوەش دانەدانە هەرێک بە بیانویەکەەوە ئەم ڕۆیشێک لەواتی لە ئایندێشی نزیک چەند کەسی تر بۆیە من زۆر شتێکی باشی ئەزانم کە ئەو ئەندام پەرلەمانی کە هەڵبژێڕان بۆ پەرلەمانی تورکیا بە هیچ شێوەیە بە هەموو جۆرێک بە هەموو شێوەیە مقاطعی پەرلەمانی تورکیا بکەن بەڵکو بێتە فشارێک بۆ سەر تورکیا وەکو خۆمان ئاگادارین 44 ئەمارەتی کوردی لەسەر دەستی تورک
کۆتایی پێهاتووە کە گەورەترین بەڵێ سەختترین دژمنی کورد تورکیا. بەڵێ کاکی ئیبراهیم لە ئێستادا ئەو پێواژۆیی کە لە تورکیا بە ناوی پێواژی کەرانەوەی دموکراتی بچوونێتی چارەسەرکردنی پرزگیرێکی کورد ئەمە تاچان ئەم پێواژویە ئاستەنگێکە ئەم هەڵویستە ئێستای لایەنە یاسایی و دەستوریەکانی تورکیا ئەو ئایدۆلۆژیەی کە ئێستا تورک مەسەلەکە دەبێتە بەڕێ یعنی بەو عقلیەتی تۆڕانی ناتوانێت شتێک بکەیتەوە ئەو عقلیەت ئەم بێنە لە باشووری وڵات ئەو مەسەلەی کە عەرەب باو عقلیەت بەدەوی تو ناتوانێت شتێک بگەیت ئەمە کوردم ئەمە نفسیان پسکۆلۆژیم بوتە چوار پارچە ئەم ناتوانێت بمە ئینسانێکی دێمۆکراتی کابرایەکی بەرامبەرم شخصیەتی گۆ تورک شخصیت تورک ئەو کابرایە سەیری کە تنازل ناکە بەینێکی یعنی بە نەزەریەکی استعلا تەماشاتەکە یعنی نه ئەوەیە تو ئینکەیت ئەتو ناتوانێت لەگەڵ مێزە گفتوگۆ بکەیت بینێکی نابینێ بەڵێ کاکی ئاراس لە شاری سلێمانی ئیبراهیم لە شاری مووسڵەوە سوپاس پێنجەکانتان وەرەتان باش بەڵێ فەڕیدۆن حوسێنی لەسەر تووری کومەڵاتیاڵێ بە بچوونی من پەرلەمانی تورکیا ئەم کارانەی ئەیکات زیاتر تورکیا دوورەخاتەوە لەوەی ببێتاندام لە یەکەتی ئەوروپا هەر لەسەر هەمان بابەت ڕێبین لە سیروان جەوهەر لە شاری سلێمانی کاک ڕێبین ئێوارەت باش کاک جەوهەر ئێوارەی توش باش سپاس کاک ڕێبین لە تۆ دەست پێکەین ئەو ڕەوشەی ئێستا لە ڕۆژهەڵاتان ناوین و ئەو پێش هاتانەی لە پرسی کورد لەو دوو وڵاتانە هاتوو بە تایبەتی تورکیا و سووریا هاتووتە ڕۆژەوە تو چۆن هەڵەسەنگێنیت بە بڕای من لەو دوای ئازادکردنی عێراقەوە ڕوخاندنی ڕژێمی سەدام حوسێن ئەمریکا پرۆژەیەکی گەورەی هەبوو بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورەوە لە زمانی ئەو پرۆژەیە کە وەخت خۆی وەزیری خارجی ئەمریکی باسی کرد باسی لەوە ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی و یەکێتی ئەوروپای تر پشتگیری ئەو میلەتانە دەکەن کە خاوەنی دەوڵەت و کیانی سەربەخۆنین میلەتی کوردی چۆک و میلەتێک کە تاکە میلەتە لە دنیا خاوەنی نەتەوەیەک و ئەرزێکی داگیرکراوە بەڕاستی یەکێک بوو لەو میلەتانەی کە زۆر دڵی خۆش بوو بەو بڕیارە لە ڕاستیدا ئەو باهۆزەشی کە لە ناوچەکە هەڵی کردووە لەم دوایانەداوە لە سەرەتای ئەم ساڵی 2011 وەکەڵێ شانسێکی باش و بلیتێکی باش بوو بۆی کە میلەتی کورد بتوانێت بە سوود لەو چرکە ساتە مێژوێ وەربگرێت لە هەموو سەدەیەکەوە لە هەموو کورد لە ڕاستیا چێتە وەکەڵێ هەموو میلەتێک چانسێکی بۆیتە پێش ئەم دەیە ئێستا چانسی میلەتی کووردە بەوەی کە کۆڵ نەداوە واز نێنێ لەو خۆپیشاندان و دەربڕین ناڕەزایی و بەشداریکردنەی کایە بەڵام بەداخەوەی کە لە تورکیای بینم یعنی یەک شت کە زۆر نیگەران مەکاوەیە لە ڕاستیدا ئاستی ڕۆشنبیری سیاسی لە ناو میلەتی کورد لە باکووری کوردستانە وەکەڵێ تا ڕادەیەکی زۆر داوازە ئەمەش تەسیراتی هەیە ئەوە تا حیزبی عەدالە و تەنمێ لەژێر بنەمای دینی ئیسلام و ئەوانە توانیویانەوە لای کوردەکان بە خۆیان ڕابکێشن لەناو بەڵێ کاکی ڕێبینەکە لە گەلمە بمێیتەوە کاکی جەوهەر بێگومان لە تورکیا پێشتر پارتی داد و گەشەپێدان تەنوویەتی زیاتر لە هەفتە نامزەد ئەن هەفتە پەرلەمانتەرە بێ لە ناوچە کوردیەکان بەڵام لەم هەڵبژاردنە ڕێژەکەی زۆر دابەزی کورد ئەوەندە دەنگێنە کە خۆی تەواقعیش نەکرد لەو ڕێژە زیاتر دەرێنە بەڵام لە ئێستادا کە ئەو بڕیاری دەرکەوە بۆ ئاستانگردنی پەرلەمانتەری خەتیب دیجلە کورد بە بڕیارێکی سیاسی ناوزەند ئەکا ئایا ئەم بڕیارە سیاسیە لەکوێ سەرچاوەگیرێ بوو لەم کاتەیە پێم وایە کاک هەکار سەرەتا ئێوارە باش و دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم و بەخێراتنی کاک ئەو برادەری لەگەڵمادا بەداخەوە ناوەکەی بچۆتەوە من طبعا قرارەکە زۆر شت هەیە لەوانەیە فعلا ئەم قسەی جەنابەت تەواو بێت کە ئەمە شتێکی سیاسی بێت بریتی نەبێت لەوەی کە شتێک بێت تەنها مەسائلی محکەمە و ئەمانە کەبیرمان نەچێتەوە مەسائلی محکەمە زۆر جار قەزەی سیاسیە دوایە بێ بە قەزەیەکی يعني زۆر جاری وایە قەزەی سیاسی ئەبێ بە قەزەیەکی ئەعلامی ئەبێ بە قەزەیەکی دادوەری لەبەرەوە ئەم قەزیانە خۆیان شخصەکان بەڕێی من ئەیگۆڕن کە ئایەوە ئەو ڕێژە زۆرش کە ئەم جارە کورد هێناوێتی من پێم وایە بەپێی ئەوەی کە من لە هەندێک لە دەستگا ئیعلامیەکانی ئەوانەی کە عایدی کوردستانی باکوورن گوێمان لێیانە بوو کۆمەڵێک ئاسەنیان بۆ دروست کراوە مەسەڵەن خەڵک مەزالی نەبووە دەنگ بە من لە زۆر شوێن لە زۆر شوێن بەپێی ئەو معلوماتانی کە بڵاوە کرایەوە لە زۆر شوێن مثلا جيش تداخلي سەر سنووقەکان یەکرد لە زۆر شوێن سەرۆکی بنکەی پۆلیس خۆی لەسەر سنووقەکان هەبوو
بە پێی ئەو ئاستەنگانی کە بۆیان دروست کراوە من بەڵێ ڕێژێکی زۆر باشەوە لەو بڕوان ئەگەر ئاستەنگی بۆ دروست نەکرایە بەڵێ کاکرێبین لە ئێستادا پارتی کرێکارانی کوردستان کە لە ئێستادا دوای ئەم بڕیارەی یەسێکە کنگرەی جەڤاکی دەموکراتیک ئەنکۆ کنگرەی کوما جەڤاکێن کوردستان کەجێکە لێدوانێکی فەرمیدا کە ئەم بڕیارە پرۆتستو کەرە هەروەها باس لەوای کرێت کە بەرخودانێکی گەل هی سەرتاسەری دروستە بێت ئەگەر ڕەوشی کورد لە تورکیا چارەسەر نەکرێت بە پێی وتەکانی عەبدوڵڵا ئۆجەلان و بە پێی پەرلەمانتارە کوردەکان لە تورکیا ڕەوشێکە زۆر بەرەو ئاڵۆزبوون بە تایبەتی لە ناوچە کوردیەکانە شەڕەکە وەکو جاران نابێت لە شەختانە شەڕەکە دەرباسە بێ بوو ناو شارەکان لەم ناوبەرایە وازەکە بەرەو چی ئاراستەی کردووە من تەمەناکەم ئەو لێدوانە بچێتە بواری جێبەجێکردن لەبەرەوەی تورکیا ئێستا خۆی بە قیادەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زانێەوە خۆی بە وڵاتێکی دیموکراتی عارب و 4 رەقەڵەمەیە بۆ ئەوەی کە بۆیە تەمەناکەم ئەو وەکەڵێ بڕیارە بچێتە بواری جێبەجێکردن بۆی ئەو بە هۆزەش ڕوو لە وڵاتی تورکیا بکاوە ملەتی کورد لە باکووری کوردستان هەستن بە خوشاندانێکی گەورەی درێژخایەن بۆ ئەوەی چیتر زوڵم و ستەم لەسەر ئەو میلەتە لابچێت جگە لەوەی کە من ئەمەوێ ئەوە بڵێم لە ڕاستیدا مەسلەی بابەتی نەتەوەی کورد لە تورکیا علاقەی بە ژمارەی ئەندا پەرلەمانەکانەوە نییە لە پەرلەمانە داخۆسی 6 یاخود ئەوەندەیە ئەوەندەی علاقەی بە زوڵم و ستەمی میلەتێکە لە میلەتێکی دیکە ینی کورد وەکو میلەت دەبێ مامەڵی لەگەڵا بکرێەوە پێویستەکە تورکیا ئەگەر خۆی بەو دەوڵەتە ئایارە سوچوارەی دیموکراتیە زانێ دەبێت دەستورەکەی هەموار بکاتەوە دەبێ مافی میلەتی کورد دەستە بەرکە ئەمانە هەمووی هەنگاوی گرنگرن بەڵام من پێم وایە بەداخەوە هەتا ئەم لەحزەیش هەتا ئەم هەڵبژاردەی ڕابردووش میلەتی کورد لە تورکیا تێ نەگەشت لە پەیامەکەی ئەردۆغان و حیزبەکەی ئەگەر خەڵکانێک پەیامی ئەردۆغان و حیزبەکەی بە پەیامێکی میانڕە و ئەوانە زانن بەڵام من بەداخەوە بەوەی نازانم درێژکراوەی سیاست بەڵێ کاکرێبین لە سیروانەوە کە جەواد لە شاری سلێمانی سوپاس پێیاندەکانتان ئێوارتان باش هەر لەسەر قسەکانی کاکرێبین سەبارەت بە تورکیا کە ڕۆلی ناوبژێوانتی لە بینی وڵاتانە گەرێ ئەمڕۆ خالد مەشعەل سەرۆکی تەفگەری حەماسی فەڵەستینی و سەرۆکی دەسەڵاتی فەڵەستینی چونە ئەو وڵاتە بۆی چونیەتی کێشەکانیان چارەسەر بکەن لە کاتێکێک کوردی شەڵێ لەوێ پرزگیرێکی کورد هەیە بە ساڵان کورد خەباتەکە بۆ چونیەتی بەدەستێنانی مافەکان تا ئێستا کورد مافی پەروەردەی بە زمانی خۆی نییە تا ئێستا کورد لە کەمترین مافینەتەوەی خۆی بێبەشە لە ئێستادا مافە دەستوری و یاسایەکانیش لە نوێنەرە ڕاستەقینەکانی گێلی کورد لەوێ یاسێنرێت بەڵێ لەسەر هەمان بابەت حاتم لە سوڕانەوە لە گەرمانە کاک حاتم ێوارەت باش ئێوارە باش برا عەزیز کاک حاتم لەسەر ناڤاڕۆکە بابەتە مەیرۆ ئەگەر هەوم ببینن هین چاوە خەبەر دەدەن فەرموو بێشێک بەڵێ فەرموو بێشێک مێژووە تورکیا مێژووەکە دوور درێژێت کە هەمە نەتەوێت قول تورکیا چین بەس قەنەعەتا من حکمی ئوردوغانە فەرقەت جامە حکمێکی ئەو نەرمیا کول حکمی ئوردوغانە لە وزاڵ بچیتە دەرێ ئەوێت کۆ ڕێبەراتیا قیادە تورکیا کرده قەنەعەتا من هیچ کەس دوان وەکی ئوردوغانە نەبووە سەرچە بنگە جیاوازیاوان چییە؟ جیاوازیاوان لە سیستەمی دیموکراتی لە سیستەمی دیموکراتی لە زیاتر ڕێگەدان پێ بیرۆڕای ئازاد زیاتر هاتنەوە بۆ مەسەلەن بۆ نمونە بۆ هاتنەوە بۆ کوردستان عێراقێک و حکوومەتەکە هەرێمی ئایوگاوێ دبێ و نەبێ هەموو دنیا احتراف پێ حکوومەتە هەرێمێت کە ئەوان تقریبا وەختێکی وەداتنەک و کورد هەساحبێت چنینە ئەنگۆ خۆدی تا سەردانە هەولێرێکی کورد شتێکی زۆری سەرکەتی بوو بۆ کوردە چونکە کورد لە هەر جێکی بێ هەر کوردە زیاتر کراوەنا یعنی کرانەوەی بەرامبەری کووردا و کورداش بەرامبەریوان بەس بەڵێ کاک حاتمەکە دیگەلمە ببینی تارا لە شاری سلێمانیە ئێوارەت باش سوپاس لەسەر دوا پێشاتەکان ئایا حکوومەتی تورکیا حکوومەتی ئێستای ڕەجەب تەیب ئەردۆغان کە ئەمە بۆ سێەم جارە زۆرترین کورسی پەرلەمانە باتەوە حکوومەت پێک دێنێت تا چەند توانیویەتی کێشەی کورد بەرەو پێشە بە کە خۆشی دەست پێشخەری پرۆسەی کرانەوەی کورد کردووە لەوێ بڵێ بڵێ ئەمە مامەدەستی خۆش بە ئیشێکی باشە و وادار سەرکەوتوو بێت ئەمەش وەکو سلێمانی وەکو کوردستان لێنێت دەستی خۆش بێت سپاس کاک حاتم
دنهادا لسوريا جي كي بيغمان راوشك تايبتها لرجيم اوي ولاتي داخازي ديك برزگيريكا كردان چارە سەر بکە مافên Kurdan بۆ Kurdan بزڤڕینێ بتایبەتی و بسەدان هزار Kurd li wir hene li mafên nasnamê hatine bêbeşkirin. Gelo ev bangewaziya Sûriya ev hatine pêşiya Sûriya ta çend te hatineke ciddî ye yan ku hatineke pextî ve û pilawaziya wê rejimê vegirê daye bele. بێشێک حکومê Sûriya سیستemê حکومê Sûriya hem zanîn hikmekî diktatûriye. بقناعتا منيش او اوبوزيسيونا سوريا هي بقناعتا من اوبوزيسيونا كزورا فعال نيه طيبتي كرد وقناعتا من بيوستا كرد قناعتا خوب قصه اسد ودارو دستك اسد ناكن شكا تاريخ قدرو دريش كرد هاتيه چوساندنا صاحب ناسنامه نيل ولاته صاحب قصه كردنا قونيه صاحب هر تشتكي قونيه وكو ما في انسانيتيش بسوريا تركيا سوريا زور فرق جوازيت بين بينواندا سوريا حتى ما في انسانيتيش نسبة بكردا زور غدا الكردا كده او كتازو كي اسد تبي قناعته من زور متابعه كيتيم از قناعته خود بهم اول تشتكي هو سردميه ودويت او وضعيه ورقته بيوست كرد سوريا زور يجربن بو بابتنا هميا هم بو كرد تركيا وهم بو كرد سوريا او برنامه كويك وكونغري كانت تواتيل وساست هم كرداد كردستان هيتا بس جير بله سرکاتی حریمی راستی از وی کنگره پشتکی زوری گرنگ تبینم زوری سرکت تبینم او کنگره بیت بستن بله کای حاتم لسوران سپاس پیوندیت وار باش آزاد دوسکی لباجار سلیمانیه کای آزاد وار باش کای آزاد بریارا دوه یا لجنه البجارتنا ترکیه یسه که بوجهستاندنا مافه اندامتیا پارلمانی لخطیب دیجله کاندید کردان لباجار آمده این چه حال سنگین گلو بله کاکا ساریا دیاره پرز بحثوی چندیه که کرد روش نهادا چه بکه جبویه که دوره خوب نینتن بگه تا مافن خو سر اصلی یاسا نفدالتی دا بندن مساقا نتوانه گیتی تا هاتیه مافی چاره نویس حقیقت نتوانه که دیار بکتن براستی کو امد بینی نها روشالات نافین دا پیلکا فاگوهارتنه دگرتن لسر کفایا پارچن کردستان اوا کو خطابا نتویا خو لهمبر دجمنن خود دیار بکن ارگلو دنها دا کی هف دوست ما کی دجمنه ما چه بکن کو وکی ولاتن دن امجی کیانا خو دیار بکن و برف دولت بچین بله کاک ازاتا که دیگر ما ببینی جمیل لشاری اولی رو عوارت باش الو عوارت باش کاک جمیل عوارت باش لێسادا لە بەرامبەر ئەو پێش هاتانە پێویستە کورد چی بکرێت کە لە کاتێکە باس لەوای کرێت کە پاییزی ئەم ساڵە کۆنفرانسی نەتەوەی کورد لە باشووری کوردستان ئەبەسرێت پێویستە لە ئێسادا لایەنە سیاسەکانی کورد خاوەنی چه ستراتیجێک بن بۆ چۆنیەتی بەدەستخستنی مافەکانیان لە هەر چار پارچەی کوردستان بە تایبەتی مافەی چارەی خۆنووسنی گەل کاک جەمیل بەداخەوە دیارە پەیوەندێکی کاک جەمیل داخڕی وادارم بتوانێت جارێکی دیکە پەیوەندیمان پێ بکاتەوە بەێ کاک ئازاد دنهادا وەکۆتە بەحسکردی بەحسێ لە دارخستنە کۆنفرانسی نەتەوەی کوردستانی لە پاییزایی ساڵ لە باشووری کوردستانی دەیتەکردن گەل و پێویستە دچارچۆڤێوی کۆنفرانسیدا هەموو لایەن کام لایەن بەشدار بن و پێویستە چه ستراتیجێک بێتە دەڕێتن بله کاکا پریانا هاتا پرسیارە کرد و ڤقەتاندنە خودکردنا ئەندامێتیاوی پارتی لە کوردستانە تورکیایە براستی کوردستان ترکیه خود ترکیه از بینم وسط بینم یا بنیرینا من اوا کو ترکیه پیدویه برای دولت که دموکراسی بچد اوا کو دستور ولات خود راز بکتن که اگر هم بری خود بدینا هر ولات کی کو بسحکینا پیورا براسنا ماسن مروفان پیدویه برای خود دینا وارفگر اکو مرجع و دستور اکو ارکو واجبات دیار کرد بجا مبدأ مواطنه دناف دولتان دا یا گرینگه بده برچاف کرن بجدا طائفه و بدینی و او کس هر کس کو ولاتی بدوی ولاتی دا پیدویه مبدأ مواطنه بده برچاف کرن و مافو ارکنوی چارچوبه که یا سایده بنا پارستن لسر آسیوی کنفرانسی بله
بله کاک ازاد سپاس پەیوەندیتە بۆ زانیاریەتە ئێوار باش بەێ تەماشاوانە نێجا دەستەیە بەڵند هەڵبژاردنên تورکیە بکوومە دەنگان پەرلەمەنتەریە خەتیب دیجی لە هەڵوەشان کۆیەکە نامزەتی سەربخوا یە ئەنیا کە دموکراسی و ئازادیە لە ئامادەکاری بۆ هەڵبژاردنên 12 حوزەیرانê serketinê bidestbîne ew biryara desteya bilind hilbijartinan ya Tirkiye yeseke duh êvarî jariye toran Qaraqaya cêgirê serokê Êlîj hat ragihandin bêguman ev biryarê jî bû sedem ku çendîn bîrûbûçûn û lêdwanên cuda cuda di nava Tirkiye û raya giştî jê peyda bin û tê çaverekirin li Tirkiye rewş beref xirabûnê biçe bi taybetî li deverên Kurdan heta subahî em li babetekî gerimtir bi hev digehîn êvar baş.